سوکاری شەهیدان پێشمەرگە ڕاستەقینەکانی کوردستان هەموو ئەو کەسانەی لە 49 ساڵی ڕابردوو شۆڕژگەر بوون، تێکۆشەر بوون، توانیان پێگەی خەباتی پڕشکۆی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتریش کۆمەڵەی ڕێژدەرانی کوردستان هەروە هی بزوتنەوەی سۆسیالیستی کوردستان لە سەرەتاوە تا ئێستا ئەو تێکۆشەرە نەیتوانیان ئەم شکۆیە ئەم جوانیە کێلستانی شەهیدان سەنگەرەکان بە جوانی بپارێزە لە یادی 49 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناخەوە سڵاوی سەنگەرتان لێ یەکەم. من بەم جلی پێشمەرگایەتیەوە پەیامی خۆم ئەگەیەنم ئەمڕۆ. باوەڕ بفەرمونون بمزانیایە لە شاخ لە شۆڕش شایەنی ئەم جلە نەبوو بم ئێستا لەبەر مناکرد. بشم زانیایە لە دوای ڕاپەڕین خیانەتم لەم جلە کردووە لە بەرامبەر دوژمنانی دیموکراسی کۆڵم دابێ گەندەڵ بوو بم کاری خراپم کردبێ زوڵمم لە خەڵک کردبێ و شەرەفی پێشمەرگایەتیم کەم بایەخ کردبێ ئێستا ئەم جلەم لەبەر ناکرد. وە بە دڵێکی زۆر ئاسوودە و ورەیەکی پێشمەرگانەی ڕابردوو لە خۆم ڕابینی بە جلی پێشمەرگانەوە لەم یادا قسە بکەم. پێشەوەی بچمە ناو ئەو بابەتانەی ئەمەوێ لەم یادا ڕوونیکەمەوە ئەمەوێ سڵاو بنێرم بۆ یەکەمی شەهیدی کۆمەڵە و یەکێتی شەهید فاتحی شێخ حەیدەر. مەوێش سڵاو بنێرم بۆ شەهید جەمالی عەلی باپیر کە 2 ڕۆژ دوای چوونە دەرەوەی ئەو سوێندەی خواردبووی لە دوای ساڵی 1975 کە ئەگە شۆڕش دەست پێ بکاتەوە یەکەمین کەس تەقە لە داگیرکەرەکە هەڵی کوتایە سەر ڕێبایەکی ئەزمەر و بە تاقی لەنا تەقەی لە ڕێبایە ئەزمەر کرد. ئەمەوێ سڵاو بگەێنم بە یەکەمین زندانی لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کادری کۆمەڵە بوو. ئەمەوێ سڵاو بگەێنم بە یەکەمین کەس کە لە سێدارە درا لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان کە شەهید شەهاب و جەعفەر و ئەنوەر بوون. ئەمێ سڵاو بگەێنم بە گەڵاڵەی باڵەکایەتی کە یەکەمین شارەدێ بوو ڕاگوێزرا و ئامبازی داگیرکەر بوونەوە. سڵاو لە پێنجوێن کە ساڵی 1970 ڕاپەڕی. سڵاو لە هەموو ئەو تێکۆشەرانەی کە ساڵانی 76 و 77 لە خۆپیشاندانەکانی سلەیمانی، کەرکووک، هەولێر بەڕاستی جوامێر بوون و خوێندکار بوون. سەرنجام کۆمەڵی خوێندکارانیان دامەزراند و چەندینیان چوە زیندانەوە. سڵاو لەو پۆل پێشمەرگانەی کە 76 بە شەوقەوە چوونە دەرەوە بە ورەیەکی بەرزەوەمانەوە. هەندێکیان چوونە کاروانی شەهیدان، هەندێکیشیان تا ئێستا ماون. سڵاو لەو زندانە سیاسیانەی کە بەڕاستی جێگەی شانازی بوون. کۆمەڵە و یەکێتی مەدرسەی خۆڕاگری بوون لە زندانە. من خۆم لە فازڵ بەڕاک سەرۆکی ئەمنی عێراقم بیستووە کە وتی مێژووی عێراق قارەمانی وەکو تێکوشەرەکانی ئێوەی نەدیوەوە ئاماژەی بە ملازم جوامێر و شەهید سەلمان و شەهید سەلام و ئەو قارەمانانەی هەڵۆی سوور کرد. سڵاو لەو خێزانانەی کە ڕۆڵەکانیان ئەبوو پێ پێشمەرگا ئەیانزانی دوای هەفتەیەک ڕژێم دێت سواری زیلیانەکە و ئەیان باتە زیندانەوە خۆیان حازرە کرد کەی بچنە زیندانەوە. سەیری ئەم ئیرادەیەکەن ئەو ئیرادەیە کە یەکێتی توانی بەرپا بوونی شۆڕش بکاتە حەقیقەتێکی مێژووی. لەماوە دێمەوە سەر حەقیقەتێکی ترێوش ئەوەیە ئێمە تا ئێستا کە ماوین ئێمە نەوەی دووەمی یەکێتی نیشتیمانی و شۆڕشی کوردستانین. نەوەی یەکەم جەنابی مام جەلال و شەهید عەلی عەسکەری و کاک نەوشیروان و دکتۆر خالد و عومەر دەبابە و
ڕەسوڵ مەمەند و ساڵح یوسفی و ئەو تەمەنە بوون کە لە شۆڕشی ئیلولیشا بەرپرسیارەتیان هەبوو. ئێمە سێ جیل لە دوای دامەزراندنی یەکێتیەوە یا لە دوای ساڵی 1970ەوە مێژووی ئەم یەکێتی و شۆڕشنی نوێ پێگەیەنین. جیلی یەکەم مام جەلال، شەید عەلی عەسکەری، شەید دکتۆر خالد، عومەر دەبابا، ڕەسوڵ مەمەند، شەید ساڵح یوسفی، شەید سەعدی گچکە، هەموو ئەو هاوتەمەنانە بوون کە لە شۆڕشی ئەیلولیش و لە شۆڕشی نوێشە هەم سەرکردە بوون هەم بەرپاکەر بوون. جیلی دووەم ئێمەین. جیلی دووەمی ئێمەین کە لە پەنجاکان و شەستەکان لەدایک بووین، کەوتینە دۆخێکی زۆر چارەنووساس لە دوای خیانەتنامەی جەزائیر، لە دوای کۆتایی هاتنی شۆڕشی ئەیلول ئێمە کەوتینە ژێر مەسئولیەتێکی مێژووی گەورە، هیچ شتێکمان نەبوو جگە لە ئیرادەمان. ئەمە دووەمین نەوەی ئەو دۆخین. سێمین نەوە ئەوانن کە لە دوای ڕاپەڕین لەدایک بوون، پێش ڕابوون بە چەند ساڵێک لەدایک بوون وردەوەدە گەورە بوون. ئەمانش نەوەی سێهەمن. ئەمانە مەگەل لە باوک و باپیر و هاوسەنگەرەکانی باوکیان و خوێندنەوە شتێک لەسەر ئەو مێژووە بزانن، ئەویش ئەنجامەکان ئەخوێننەوە، خۆیان لە وردەکاریە نەبوون، خۆیان لە ناو ئەو مێژووە نەبوون، کارکتەر نەبوون، ماندوو نەبوون، تەمەنیان ڕێگەی نەداون ڕۆژە لە ڕۆژان لە سەنگەرا بن یا لە ڕێخستنی نهێنیا بن. بۆیە کێشەیەکی گەورە لە مێژووی ئێمە هەیە، ئەویش ئەوەیە نەوەی یەکەم بەشی زۆریان هیچیان لەسەر مێژووی خۆیان نەنووسی. بەداخەوە بەشی زۆریان مێژوویان لەگەڵ خۆیان شەهید کرد یا لەگەڵ خۆیان بردە ژێر گەڵ. نەوەی دووەمیش هێشتا بە پێی مەنهەجێکی زانستی ڕخنەگرانە سەیری ئەم مێژووە ناکەن. هەیە بە سۆز سەیریەکە، هەیە بە ڕق سەیریەکە. ئەمەش کێشێکی گەورەیە بۆ مێژوو. نەوەی سێهەم جارێک خۆی لێ نەدا باشە، جارێک خۆی لێ نەدا باشە. خۆیان هەڵگرن بۆ ئایندەیەکی تر 20 ساڵ 25 ساڵی تر بزانین ئەوان چۆن مێژوویەک بۆ خۆیان دروستەکەن. نامەوێت لەسەر ئەمە هیچ قسەیەکی تر بکەم، تەنها ئەوەندە ئەڵێم نەوەی دووەم مەسئولیەتێکی گەورەمان لەسەر شانە، هەتا تەمەنمان ماوە نەیەڵین ئەو مێژووە بە کاڵی بڕوە، بە بێ هەڵسەنگاندن بڕوە، بە بێ ڕخنەگرتن بڕوە، شانازیەکانی و هەڵەکانی ئەبێ وەکو خۆی باس بکرێ. نە بە سۆز توخنی مێژوو بکەوین، نە بە ڕق. هەمووانەی بە ڕق سەیری مێژووەکەن ئەوانن کە مێژووکی لاوازیان هەیە. هەمووانەی بە سۆزیش سەیری مێژووەکەن ئەوانن بەڕاستی میتۆدێکی یا مەنهەجێکی ڕخنەگرانە ناگرنە بەر بۆ هەڵسەنگاندنی مێژووە. دێمە سەر ئەوەی ئایا دروستکردنی یەکێتی و بەرپاکردنی شۆڕش وردەکاریەکەی لەکوێیە، لە چیایە؟ یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاوەژ لەگەڵ کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان دامەزراوە، دواییش لەگەڵ بزوتنەوەی سۆسیالیستی. کۆمەڵە سێ ئەندامی سەرکردایەتی ناردووە: بەڕێزان فەریدون عەبدولقادر، شەید ئەنوەر، شەید جەعفەر لەگەڵ مام جەلال دانیشتون، بەڵام لەسەر وردەکاریەکەی ڕێک نەکەوتون کە چیدا بمەزرێنە مام جەلال. کۆمەڵێک تەرە هاتوۆتە پێشەوە، هەمووی لە گفتوگوایە بووە. کاتێک برادەران هاتوونەتەوە ناوەڵات، یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئیزگەی سووریا ڕاگەیەنراوە. ئەمە ئشکالەتی ئەو چۆنیەتی ڕاگەیەندا با بمێنە بێ مێژوو. کۆمەڵە چۆن ناویەکێتی نیشتیمانی کوردستان؟ هیچ ڕێکەوتنێک نییە کۆمەڵە چۆن چۆتە ناویەکێتی نیشتیمانی کوردستان. هیچ. یعنی دەستەی دامەزرێنەر لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆیان بە هیچ شێوەیەک جگەل لە مام جەلال و جگەل لە کاکنیشتوانی لە ساڵانی ڕابردوو نەک دامەزراندنی کۆمەڵە
جگە لەمانە ئەوانە ناتوانن ببن بەو مەرجع سیاسیەی کە کۆمەڵە ئیلتیحاقیان پێوە بکە یا بزوتنەوەی سۆسیالیستی ئیلتیحاقیان پێوە بکە. بۆیە ئیشکالێکەیە هەم بۆ دەستەی دامەزرێنەر، هەم بۆ سەرکردایەتی کۆمەڵە، هەم بۆ سەرکردایەتی بزوتنەوە ئەو ئیشکالە لەگەڵ لەدایکبوونی کۆمەڵە هەم لەدایکبوونی یەکێتی. بۆیە ئیشکالێکەیە هەم بۆ دەستەی دامەزرێنەر، هەم بۆ سەرکردایەتی کۆمەڵە، هەم بۆ سەرکردایەتی بزوتنەوە ئەو ئیشکالە لەگەڵ دامەزراندنی یەکێتی. ئەو کێشانە لە هەناوێکێتی مایەوە وردە وردە کێشمەکێشی دروست کرد لە ناوێکێتی. نەجەنابی مام جەلال توانی دەستەی دامەزرێنەر بکاتە تاقە مەرجع لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان؟ نا، سەرکردایەتی کۆمەڵە و سەرکردایەتی بزوتنەوە توانیمان بیچەسپێنین لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێتی درێژەپێدەری کۆمەڵە و درێژەپێدەری خەباتی بزوتنەوەی سۆسیالیستە. ئەمە دەبوایە بە بڕێککەوتن بچەسپێنرێ بۆی ئێستا مێژووی کۆمەڵە و مێژووی بزوتنەوە نەبێ بە قوربانی. بوو بە قوربانی. کەس باس لە پێنج ساڵی دامەزرانی کۆمەڵە ناکە. کەس باس لە چۆنێتی دامەزرانی بزوتنی سۆسیالیست ناکە. باسیش بکرێت لە دەرەوە یەکێتی باسەکرێ. ئیزافەیەک نییە بۆ مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان. من شتێک ئەڵەم بۆ مێژوو ڕەنگە سیر بۆ بەلای خەڵکەوە. یەکەمین جار ئێمە کە شەید جەمالە ڕەشبان نارد بۆ لای مام جەلال، مام جەلال لە خۆشیە یعنی هەر ئەوە مابوو جەژنێک بجێڕێ لە دیمەشق. یەکسەر هێورەخانی بان کردوت هێرە خان وەرە بزانە کۆمەڵە چی کردووە کە ئێمە نەمانزانیوە. کۆمەڵە خۆی ئامادە کردووە، کۆمەڵە کۆمیتێ هەرێمەکانی دروست کردووە، شاسوار کارەکانەکە، ئەو برادرانەیەکیان گرتووە، زۆر بە خۆشیەکی سەیرەوە باسی سەفەرەکەی شەید جەمالی کردو، باسی نامەکەی شەید ئارامی کردبوو و وەکو مژدەیەکی گەورەی شۆڕژگەڕانە هەم بە هەواڵانی دەستەی دامەزرێنەر وتو هەم بە بەرەدەرانی تری وتبوو کار لەوێ لە تەجەموعی وەتەنی عێراقی بوون. یەک کەس ئەو کاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کە نادوێتی مام جەلال بە جەمالە ڕەشە ئێمە پەیوەندی پێ بکەین، ئەویش خوا لێ خۆش بوو دکتۆر کامل بەسیر بووە. یەک ئەندامی هەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە کوردستان هەتا بەهاری 1976 باسەکەم، یعنی لە 1/6/75ەوە هەتا بەهاری 1976 مام جەلال دەستەی دامەزرێنەری یەکێتی یەک ئەندامیان هەبوو لە کوردستانە، ئەویش دکتۆر کامل بەسیر بووە. ناوەنیهێنەکەشیان بۆ ئێمەدا چون پەیوەندیشمان پێوە کرد. تەنها یەک ئەندام. ئەمە یەک چیرۆک. چیرۆکی دووهەم گرتنی سەرکردایەتی کۆمەڵە بۆ هۆی کێوە بۆ هۆی یەکێک لە حەرەکەی ئیشتراکی عەرەبیەوە گیرا. ئەو کەسەی دانرابوو پەیوەندی هاوڕێیانی کۆمەڵە و پەیوەندی دەستەی دامەزرێنەر مام جەلال دروستکە زوو گیرا و لە مانگی 9 بوو بەمایی کارەسات بووی کۆمەڵی ڕەشدەرانی کوردستان. هەموو ئەوانەی کە گیران ئیدام کران سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ ئەو کەسەی کە بەریدی مام جەلالی هێناوە و گیراوە و اعترافی کرد. لەمە زیاتر ئێمە کۆمەڵە هیچ پەیوەندیەکی بە دەرەوە نەبووە و ڕێخستنەکانی یەکێتی هەمووی لە دەستی ئێمە بووە، لە کەس نەبووە بە ناوی دەستەی دامەزرێنەر یا بە ناوی جەنابی مام جەلال تەنزیماتی کردوێت لە ناوڵات. ڕووداوی سێهەم کە ئێمە خەبەرێکمان بیست یەکێتی نیشتیمانی کوردستان بە وردی چۆن دامەزراوە، نامیلکەی ئیتیحاد الوەتەنی لیمادا بوو، هاتبوو گەیشت بوو ئەبوو شەهاب لە بەغداد. مانگی 5/1976 گەیشت بووە ئەبوو شەهابیش بە پەلە گەیاندیە کۆمیتەی هەرێمەکان و کاک ئارام تەرجمەی کرد. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی کاک ئارام تەرجمەی کرد؟ ئەم سێ پەیوەندیە هەبووە بەس یەک مەفرەزە لە کوردستان لەلایەن دەستەی دامەزرێنەر و جەنابی مام جەلال دروست نەکراوە. هەر هەمووی یا سەرکردایەتی کۆمەڵە دروستی کردو یا سەرکردنەوەی بزوتنەوەی سۆسیالیست دروستیان کردووە. دوای ئەوەی ئەم مەفرەزانە چوونەتە دەرەوە و پەیوەندی بە دەرەوە کراوە، ئەنجا دەستەی دامەزرێنەر و بەتایبەتی جەنابی مام جەلال و کاک نوشروان تێگەیشتن کە بزوتنەوەکە فراوان بۆتەوە. خۆشبەختانە لە مانگی 5/1970 کاک نوشروان و شێخ حوسێنی ئێزیدی و هەڤاڵەکانی دوای چەرمەسەرێکی زۆر هاتنەوە، دوای ئەوەی بێگومان ناردنی هەڵمەتی یەکەمی شەید برایم عەزۆ هاوڕەکانی شکستی خوارد بەداخەوە
شەڕی ناوخۆی لە دروست بوو بەداخەوە 38 هەواڵی یەکێتی نیشتیمانی کوردستان شەهید کران لەسەر دەستی قیادەی موقەتی پارتی ئەو کاتە. ئەمە سەرەتای شۆڕشە. شکالێتێکی گەورە لێرە هەیە. ئەم شکالێتە لەگەڵ لەدایکبوونی یەکێتی لەدایکە بێ وردە گەورەیە بێ. سەرنجام چی لێت؟ سەرنجام وەی لێتن حزبی سۆشیالیست دەچێتە دەرەوەی یەکێتی، حزبی سۆشیالیست دروکەن، کۆمەڵە بە کۆمەڵی کێشمەکێشەوە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمێنێ، سەرنجام ئاڵای شۆڕشیش جیابێتەوە لە کۆمەڵە، لە ئەنفالەکانە کۆمەڵەش ئەنێژن. کۆمەڵە کە ادعایە کرد باوەڕی بە ستراتیجی هەر چوار پارچەکەی کوردستان هەیە لەسەر سنووری دوو پارچەی کوردستان، ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان کۆمەڵەیان ناشت. بەداخێکی زۆرەوە بە کەمترین بەرپەرشدانەوە لە پلونومێکی ڕواڵەتیە کۆمەڵە کۆتایی هات. کۆمەڵەیەک ئەو کاتە لایەنی کەم لە ١٧٠ شەهیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندامی کۆمەڵە بوون. لە دوای ڕاپەڕین یەکێتی تێکەڵ بە دەسەڵات بووە. من نامەوێت هیچ ئەم تەجروبە تاڵە هەڵسەنگێنم. چ تەجروبەی تاڵی بەری کوردستانی کە تاڵ و تاڵانی تێکڵاو کرا. تەجروبەیەکی تاڵ پڕ لە تاڵانی تێکڵاو کرا، کوردستان تاڵان کرا. بەرەی کوردستانی بە بڕیاری بەرەی کوردستانی هەموو حزبەکانی بەرەی کوردستانی بە چەپ و ڕاستەوە کوردستانیان تاڵانە کرد. ئەیان بردە سەر حدود، گومرگیانە کرد، گومرگەکەشیان لە بێن خۆیان دابەشە کرد. ئەم نەدیتە یەکەمین چرکەساتی تێکشکانی مەناعەتی شۆڕژگێڕانە لە مێژووی نوێ لە تاڵانەکانی بەری کوردستانیەوە دەست پێەکە. ئەو ئاوەی لەو کاتە 1991 ڕژرا، ئەو هەزاران سیاری براو فرۆشرا، ئەو سەدان بەلدۆزەر و گرێدەری براو فرۆشرا، ئەو هەموو ئامێرانەی براو فرۆشرا، ئەوانەی بوون بە چینی چەتەی ئەو کاتە، وەکو چینی چەتەمبانەوە مانەوە وردە کە حکوومەتی دامەزرا لە ناو حکوومەت و لە دەروی حکوومەتمانەوە تا ئێستا بەردەوامە. خۆتان ئەیبینن خەریکە ئەم حکوومەتی ئێمە 33-34 ملیارد دلار قەرزارە، گەندەڵێکی ئەجگار زۆر هەیە، قەرزاریەکی ئەجگار زۆر هەیە، بێشمار خەڵک بێزارە، پاشکەوتی موچە نادرێتەوە. ئەمە هەموو کێشەکانی دوای ڕاپەڕینە. ئایا یەکێتی ئەیتوانی باشتر لەمە بێ؟ بەڵێ ئیتوانی زۆر لەمە باشتر بێ. بەڕێی من لە سەردەمی جەنابی مام جەلادیش ئەگەر دەگەندەڵ زندانی بکرایە و دەربکرایە لە یەکێتی نیشتیمانی کوردستان دۆخی یەکێتی وای لێ نەهات. ئەگەر دەگەندەڵ ڕسوا بکرایە یەکێتی نیشتیمانی کوردستان وای لێ نەهات. یەکێتی گەندەڵ سزا نادا. یەکێتی شکستی عەسکەریەتە سەر هیچ کەسێک سزا نادا. یەکێتی دزی و تاڵانی و سەرانە وەرگرتن دەست پێیەکە هیچ کەسێک سزا نادا. یەکێتی گومرگەکان کۆنتترۆل ئەکرێ و بە شێوەیەک لە شێوەکان لێرە و لەوێ ئەم مەسئول و ئەو مەسئول پشکی خۆیان هەیە لەم گومرگانە کەسی سزا نەدا. وردە جیاوازە ئایدۆلۆجیەکان، جیاوازە سیاسەکان، جیاوازەکانی کردەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی لەگەڵ لایەنەکان تر هیچ جیاوازێک نەما. ئەمان وت پارتی بنەماڵەیان هەیە، بەڵێ ئەوانە نەیشادیان شاردەوە بنەماڵەیان هەیە، لە ئەوڵەوە تا ئێستا بنەماڵەیان هەیە. ئەمانوت ئێمە نابین بە بنەماڵە، ئێمە ئێستا بچۆ بژمێرە چەند بنەماڵەمان هەیە. باشە ئەم دۆخە لە یادی یەکێتی نیشتیمانی کوردستانە دۆخێکی ترسناکە. من نامەوێ باسی کەس بکەم و لە حیاتیشمان لە ئێستاشەوە تا سیاسەتەکەم نە سیاست شەخسەنە ئەەکەم بەرامبەر بە کەس هیچ کەسێک، نا ئەو کولتورە ناشرینەی لە شەسەکانەوە تا ئێستا بەردەوامە بە جنێودان و بە بوختان و بە پەیجی فەیک و بە پارەڕشتن و بە دەمچەورکردنی هەندێک نووسەر و هەندێک سایت و هەندێک پێی جوانە. من ئەم ئەخلاقە زۆر بە نزمەزانم بەڕاست، بەڵام هەڵوێستم هەیە و دڵنیاتان دەکەم
یعنی سەرکردایەتی یەکێکی پێش هەموو لایەک دڵنیاکەم بە سەدان کەسی وەکو من هەیە و بە هەزاران کەسی سەیە چاوەڕێی گۆڕانکاری دەکات فەرموو بزانم هەڵبژاردن چی لێ هات جارێ یەکێکی دوایەخە جارێ پارتی دوایەخە هەڵبژاردن یعنی چی یعنی ناتوانەوەی بچنە بەردەم ئیرادەی ملت بە چه حەقێکەوە ناتوانێت بچنە بەردەم ئیرادەی ملت کێشەخانی خۆتانە ئەخەنە ناو پرۆسی هەڵبژاردن خۆ پرۆسی هەڵبژاردن کێشەی نییە پرۆسی هەڵبژاردن ئەگەر لە 150 بە تەندروست بکرێ هەندێک لە کێشەکان چارەسەرەکە سیرکە سەرنجامی ئەم کێشانە ئەوە نەوەی نوێ دروست بوو سەرنجامی ئەم کێشانە ئەوە بەرەی گەل دروست بوو سەرنجامی ئەم کێشانە گۆڕانیش ئەنواعی کێشەی دروست بوو ئەوە لستی هەڵوێستی تیا دروست بووە سەرنجامی ئەم کێشانە ئێستا گۆڕان چەندین گۆڕانە سەرنجامی ئەم کێشانە سەدان و هەزاران تێکۆشەری یەکێتی نیشتیمانی کوردستان دڵی ساردا ئەم یادی یەکێتی نیشتیمانی کوردستان ئایا ئەکرێ بە یادێک بە تەنها ئەتانەوێت بە ڕۆمانسیەت و بە قسەی زەرد و سوور بیبەنە سەر دڵنیا بن خەڵک لەو سەری دێتەوە ئەمە ناخوا من بە ویژدان و بەو پەڕی ڕەوشتی سیاسی و پێتانەڵێم ئەم سیاسەتی ڕازانەوەی مێژوو و بە ڕۆمانسیەت داڕشتنی وشەی جوانجان لەلایەن ئەم نووسەر و لەلایەن ئەو مەسوول و لەلایەن ئەم تەلەڤیزیۆنەوە دڵنیابن کەمترین گوێگری هەیە ئەوەی کە ئەتوانێت دادی یەکێ بدە بە چاوێکی ڕەخنەگرانە سەیری ڕابردوو بکەین یەکێتی سەر لە نوێ بیری لێ بکەینەوە چۆن ڕێک بخەینەوە ئەمە چارەسەری یەکێتی نیشتیمانی کوردستانە کێشەیەکی بنیادی هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی حیزبە نە نیمچە بەرەیە نە بەرەیە نە کاکە ئەم هەموو ئایدۆلۆژیە جیاوازە دەرکەوت جێ نابێتەوە چۆنیش لە سەردەمی مام جەلال ئەم کێشانە تەقیەوە لە سەردەمی مام جەلال لە گۆڕان جیابووەوە لە سەردەمی مام جەلال هاوپەیمانی و کاکبەرهەم جیابوونەوە بۆ لەبەرەوەی سیخ ناخەناوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕخنەکان زۆرن بۆ چوونەکان زۆرن جیاوازیەکان زۆرن ناوبەناو ئەم جیابوونەوانە متمانەی خەڵک کەمە کاتەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دڵنیاییەوە هەڵبژاردنە چاوەڕوانی ئەوە بکەن کە ئەنجامەکانی بە دڵی ئەم سەرکردایەتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان نابێت هی لایەنەکانی تریش وایە من بەش بە حاڵەکوم خەمی یەکێتیمە بۆیە 49 ساڵەی یەکێتی پێش ئەوەی کار لە کار بترازێ پێش ئەوەی هەندێک ڕووداوی و چاوەڕوان نەکراوی تر ڕوو بدا چ لە ناو یەکێتی چ لە درەوی یەکێتی چ لە ناو لایەنەکانی تر چ لە حکوومەتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان حەق زۆر بە ئارامی دوور لە کار و کاردانەوە دوور لە بڕیاری سەرپێیی و ڕق و تۆڵە سندەوە دەرس لە مێژوو وەربگرن دەرس لە سیاسەتی ئەنارشیستی و سیاسەتی سەرکوتکردن و سیاسەتی زندان و سیاسەتی دەمکوتکردن وەربگرن شاخ پڕ بوو لە دەمکوتکردن شەڕکردن زندانیکردن تاوانی گەورە گەورە سەرنجامەکەی چی بوو سەرنجامەکەی کە هاتینەوە پێمان وا بوو مادام یەکێتین مادام 19 هزار شەهید لە شاخەوە هەمانە دوایەوە لە ڕاپەڕینی زۆرمان داوە پێمان وا بوو زۆربەی هەرە زۆری خەڵک بە مطلقی لەگەڵ یەکێتیە بن وا دەرنەچوو پێمان وا بوو مام جەلال دەنگی یەکەمە هێنا وا دەرنەچوو لە هەکەم هەڵبژاردنەوە تا ئێستا کۆی کەنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە 130 دەنگەکانی لە دەستداوە لە کوردستانە یعنی ئەگەر ئێمە لە دوای هەڵبژاردننی یەکە لە 146 و 47 دەنگەکانی کوردستانمان بەدەستێنابێ یەکێتی لە ئاخر هەڵبژاردن لە 178 دەنگەکانی کوردستانی بەدەستێناوە لە سلەیمانی قەڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بچەند ڕێژەی دەنگەکانمان بخوێننەوە لە سلەیمانی بزانن چەند لستمان بۆ جیابۆتەوە چەند لست دژایەتی یەکێتی ئەکەن باشە ئێمە هەمووی کاریگەری هەیە ئەمە متمانەی خەڵکی لە دەستداوە یەک هەنگاوی دڵخۆشکەرە بنێن هەنگاوێکی سیاسی بنچینەی دڵخۆشکەرە بنێن بیری لێ بکەنەوە تکاتان لێکەین بیری لێ بکەنەوە باوەڕ بکەن ئەوەی چاوەڕوانی ناکەن ئێوە ڕەنگە ڕوو بدا هەم لە ڕۆژەڵاتە هەم لە عێراقا هەم لە کوردستانە هەم لە سلێمانی هەم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ناکرێەوە دۆخەکە وا بڕوا خۆ مێژوو درۆ نییە بڕیاری مێژوو درۆ نییە گەشەکردنی کۆمەڵایەتی درۆ نییە دنیاوی گۆڕاوە ئابووری گۆڕاوە کۆمەڵ گۆڕاوە تەکنیک گۆڕاوە تەکنۆلۆژیا گۆڕاوە ژینگە گۆڕاوە فکر گۆڕاوە فەلسەفە گۆڕاوە ناکرێ
ئەم دۆخانەی لە ناوی کێتی و لە دەرەوەی کێتی هەیە هەروە بە چەق بەستوی بمێنێتەوە ناکرێ نا مەحاڵە ئەمە من ئومێدەوارم یادی 49 ساڵە ڕامان چڵەکێنێ دڵتان خۆش نەبێ ئێستا سەرۆک و سەرکردایەتی کێتین قەت دڵتان بەمە خۆش نەبێ یعنی مەمە حەتەیەکە لە ژیانی سیاسی کۆتایی مێژوو نییە یەک بە حەتەیە بەباشی بیبیتە سەر بە سەربەرزیە چیتە مێژوو نەزانی کێشەکانت چارەسەرکەی بە شکست خواردووە چیتە مێژوو وایە مێژووی ئێمە پڕە لە شکست لە کۆتاییە ئەمەوێ ئاخر قسە بەمە قفڵی بەم هەست ئەکرێ جاری وایە غەدر لە مێژوو یەکێتی ئەکرێ من ئەمەوێ ئەمە بڵێم نە ئێمە ئەتوانین غەدر لە پارتی بکەین کە هەوڵماندا سوودی نەبوو نە پارتی ئەتوانێت غەدر لە یەکێتی بکە هەوڵیدا سوودی نەبوو هیچ سوودی نەبوو ئەو مێژووی ئێمە با من هەندێک مقارەناتی مێژوو بڵێم آخر راپەڕینی چەکداری شێ مەحموود 1929 یعنی ئەکا 32 ساڵی ڕەبەق لە دوای دو راپەڕینی شێ مەحموودەوە ئەگەر بچینە سەر راپەڕینی بارزان و بارزانی خوا لێ خۆش بووش ئەویش ساڵی 1944 و 45 دو راپەڕینی کرد 15 ساڵی ویست تا شۆڕشی ئەیدو بەرپا بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای کۆماری مەهاباد هەتا 1970 جارێکی تر کوردستان هاتەوە مەیدان بۆ 79 35 ساڵی ویست بە زوتنەوەی کورد و حزبی دیموکراتی کوردستانی ئێران بێتەوە مەیدان و هێز دروستکاتەوە باکووری کوردستان دو ڕاپەڕینیان ساڵی 1932 هەتا 84 52 ساڵی ویست جارێکی تر فەکەکە بتوانێت بە زوتنەوەی چەکداری دروستکە تەنها کۆمەڵە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ساڵێک لە ساڵی 1975 بۆ 76 توانیمان شۆڕش بەرپا بکەینەوە لەو لاشەوە پارتی قیادەی موقت توانی خەباتی چەکداری خۆی بەرپا بکاتەوە من لێرە ئاڵێم 100 خۆزگا شۆڕشی ئەیلول کۆتایی نەهاتایە هەمان ئەو سەبەبانەی کە شۆڕشی ئەیلول پێی وابوو ناتوانێت درێژە بە خەبات بە جەنگی سارد هەبوو حکوومەتی ئەقلیمیەکان وە کۆخەیان بوون حکوومەتی عێراقی فاشیتر بوو دەوڵەمەندتر بوو سوپاکەی بەقووەتر بوو ئەو سەبەبانە لەگەڵ ئیتیفاقی جەزائر وای کرد شۆڕشی ئەیلول کۆتایی بێ کە ئێمە دەستمان پێ کرد جەنگی سارد مابوو دەوڵەتانی ئیقلیم بەقووەتر بوون حکوومەتی عێراقی 76 کە ئێمە دەستمان پێ کردووە توانای سوپا و استخبارات و نەوت و ئیمکانێتی زۆر زیاتر بوو دەستیشمان پێ کرد پارتیش دەستی پێ کرد کەوا بێ ئیمکانێتی درێژە پێدانی شۆڕش هەبووە هەردوو لاشمان درێژەمان پێدا بەداخێکی زۆرەوە یەکێتی بە هجوومێکی گەورە بۆ سەر ماڵی مەلا مستەفا دەستی بە سیاست کرد پارتیش بە هجوومێکی عەسکەری گەورە وەڵامی یەکێتی لە بادیراندایەوە من پێم وابێ باشترین فرسەت لە مێژووە بۆ مام جەلال و بۆ دەستەی دامەدنەر و بۆ ئێمەش هەڵکەوت بوو کە لە دوای 75 دەرگا بۆ دیالۆگ بکەینەوە جارێکی تر نەک پێمان وابوو کۆتایی هاتووە ماڵی مەلا مستەفا وا دەرنەچوو ماڵی مەلا مستەفاش پێیان نابوو ببڕای ببڕ مام جەلال ناتوانێت هیچ بکە وە کۆمەڵەش ناتوانێت هیچ بکە ئەویش وا دەرنەچوو هەموو بتوبەتەکان بۆ یەکتر وا دەرنەچوو ئەوە هەردوو لامان هەیە تکایە مێژووی یەکتر فت نەکەین بەعکسەوە هەموو لایەنە جوانەکانی یەکتر بە جوانی هەڵسەنگێنین لایەنە خراپەکانیش ڕخنەی عەقلانی لێبگرین من سڵاوم بۆ هەموو ئەوانە هەیە لەناو لە 42 ساڵی ڕابردوو ماندوو بوون لە هەموو حزبەکان حزبی گەورە و حزبی بچوو سڵاوم بۆ شەهیدی هەموو لایەنەکان هەیە قەت ناتوانم وەکو جاران سیاست بکەم ئەمە مەسئولێتێکی گەورەیە لەسەر شانی من و سەدانی وەکو من وەکو جاران سیاست ناکەینەوە درۆش هەڵمەبەستن درۆ هەڵمەبەستن بوختان هەڵمەبەستن فەیکەکانتان بەخەنە کار فڵان و فڵان و فڵان لەژێر تەئسیری پارتیایە شەرمە ئەم قسانە بۆتان یعنی ئەوەی ڕەگی خیانەتی هەبێ ئەم قسانەکە خیانەت لێمە ناوەشێتەوە ئێمە لە سەختترین ڕۆژگارە توانیمان ئیزباتی کەین شۆڕگێڕین قەتیش ئەو شوناسە لە دەست نادەین قەت بۆ هیچ دەستکەوتێک و پایەک لە دەستی نادەین بەڵام دەرسمان لە مێژوو وەرگرتووە قەت ئێمە لە مام جەلال یەکێتی تر نابین قەت لە مام جەلال ناتوانین دووربینتر بین قندیل
بەشی ئێران حکوومەتی ئێران دەیزانی لەوێ ناو بەناو بە هەلیۆکەپتەر لێدای بە هەلیۆکەپتەر لێدای ڕۆژێکیان بریارماندا لەوێ دەرچین بەڵام ئەو وەختە ئێمە 42 کەس مابووین نیوەمان بێچەک بووین بچین پەیوەندیمان لەگەڵ ناو شار پچرا بوو لەو مەفرەزانەی کە زیندوو مابوون تەنها مەفرەزەیەک بوو کە کاک مەلا بەختیار پیادەی دەکرد و چالاک بوو داهات و دەچوو لە هەورەمانەوە تا دەشتی کۆیە داهات و دەچوو چاکەی ئەو کەسانەمان لەبیر ناچێت کە ڕۆژێک لە ڕۆژان دەوریان بووە لە یارمەتیدان و سەرخستنیەکی تیمساری کوردستان ئەڤاڵینە ئەو یەکێتی ئەوڕۆ دەبینن 100,000 کەس لە یادەکەیدا شادی و خۆشی دەردەبرێت و مامجلال شەڕی ناوخۆ و شەڕکردنی یەکێتی و پارتی و شەڕکردنی خۆی و بنەماڵی بەرزانی لە قاموسی سیاسی خۆی کۆتایی پێهێنا لە ساڵی 1998ەوە هەتا ئەو کاتێک گیانی سپارت. ئێمەش دەبێت دەرس وەربگرین درۆ مەکەن بوختان هەڵمەبەستن بە درۆ و پرۆپاگاندە نابن بەشت خۆتان ئەشکێن پێی خۆتان ئەشکێن پێی. ڕێزم هەیە بۆ جارێکی تر بۆ هەموو ئەو کەسەی شەهیدی بەخشی فرمێسک لە چاوی هاتە خوارەوە بۆ شەهید بە یادی ئەنفالەکانە کە ژن و کچ و کەسوکاری ئەنفالە بینم 100 ئافرین بۆ کاک ڕەنگسەنگاوی کە لەم شەوانە بەڕنامەیەکی ئێجگار جواری بۆ عرعر کرد. 10 جار قورگم پڕ بوو لە گریان 10 جار نەک جارێک. ئافرین بۆ ئەو کەسانی لەگەڵ ڕەنج بوون بۆ ئەو قسە جوانانەی کە کردیان. سڵاو لە هەموو ئەوانەی ئێستاش بۆنی کیمیاییان دێت گرفانیشیان بەتاڵە. سڵاو بۆ پێشمەرگانی کەم ئەندامن بە 3 مانگ جارێ موچە وەرناگرن. هیچی ترم نییە جگەلەوەی هەموو کوردێک دڵنیاکەم چۆن بم وام هەتا ئەشمرم وامێنم ڕێزم هەیە.